شاری ڕۆشنبیری شاری ئەدەب پیرۆز بێت لە تەواوی خەڵکی کوردستان بە ئومێدی ئەوەی کە بنیاتنانی شاری سلێمانی دەستپێکی ئەوە بێت کە هەمووان بتوانین لە ڕووی ئەدەب لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی کارە کلتوریەکانەوە زیاتر زیندوێتی ئەم شارە بهێڵینەوە. بێگومان لێرە کۆمەڵێک ڕێکخراو کە بە کارە دەستیەکانیان بەشدارن لێرە لە ناو حوشەی سەرای سلێمانی کارە دەستیەکانیان خستۆتە ڕوو بۆ ناساندنی تەواوی کارەکانیان و هەر کەسێک ئەوێت بینەری تەواوی کارەکانی ئەم ڕێکخراوانە بێت کارە دەستیەکان ئەتوانێت ئێستا بێتە نێو حوشەی سەرای سلێمانی و بەچاوی خێو تەواوی ئەو کارانە ببینێت کە بە دەست و پەنجە ڕنگینەکانی خانمان با بڵێن چێنراو یاخود با بڵێن کێشراوە. بۆ زانیاری زیاتر ئێستا چمە لای زۆرێک لەو بەشداروانی کە ئەمڕۆ لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی بەشدارن و پیرۆزبایی خۆیان لەم ڕۆژەیە ئەنێرن. ئەچمە لای زۆر بەڕێز خاتوو بێگەرد سڵاو لێبێت و بەیانیت باش بێت و ئەم ڕۆژەت لێ پیرۆزەکەم. سڵاو لە ئێوەش و لە تەواوی هاوڕێیان بەخێر بێن سەرچاو. ئێمە سواسی کەناڵی کورساتەکەین کە ئەم هەلەی پێڕەخسانین هاتین لەم یادە پیرۆزەیە بەشداریمان کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی هونەری دەست بە کارە دەستیەکانی خۆمان بە ئیشی تەختە و سیرامیک بەشداریمان کردووە. زۆر باشە. پەیامی تۆ چیە لەم ڕۆژەیە کە خانمان بتوانن لە ڕێگەی کارەکانیانەوە ئەو خانمانی کە دەستڕەنگینن بتوانن بێنە نێو حوشەی سەرای سلێمانی و کارەکانیان نیشان بن بەشدار بن یاخود بێن بە نرخێکی هەرزان ئەو کارانیان دەستکەوێت. پەیامی تۆ چێ لەسەرەوە؟ وەڵا پەیامی من ئەوەیە هەر کەسێک هەر خاتونێک دەستڕەنگینە ئەتوانێت ئیشەکانی خۆی عڕسکات و بچێتە ئیتر هەر گروپێک و هەر ڕێکخراوێکەوە بۆ ئەوەی شتەکانی خۆیان عڕسکەن. بەچی بەشداریتان کردوەوە؟ وەڵا بە کاری سیرامیک و بە ئیشی تەختە هاوسەرەکەم لەگەڵ هاوسەرەکەمە بەیەکەوە دروستیانەکەین. زۆر خۆش بەسپاس بۆ تۆ. بابچمە لای زۆرێک لەو خاتونانی کە ئەمڕۆ بە چەند ستاندێکی جیاواز لێرە کارەکانیان نمایش ئەکەن و سەرنجی زۆرێک لەو کڕیارانە ڕائەکێشن کە لێرە ئەمڕۆ لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیە ئەتوانن هاوڵاتیان بێنە نێو حوشەی سەرای سلێمانی و کارەکان بە نرخێکی هەرزان دەستیان کەوێت. جلوبەرگی کوردی ئەبینم هەمووی بە شێوازێکی زۆر جوان نەخشێنراوە ئەم خاتونە لێرەیە. سڵاو لێبێت ئەم ڕۆژەت لە پیرۆزەکەم. سڵاو بەخێر بن سەرچاو لە هەموو کوردێک پیرۆز بێ. زۆر باشە. بۆ یەکەم جارە بەشداری یەکەیت لەم کارە دەستیانەیە؟ نا نزیکی 2 ساڵە بێت بەشدارم لە فستیڤاڵ و هەفتە بازاڕەکانی ناو شاری سلێمانیە لەگەڵ کۆمەڵێک خانمە. پەیامی تۆ چیە بۆ خانمانی تر ئەوەی کە ئێستا بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێیە نەهاتۆتە نێو حوشەی سەرای سلێمانی ئەتوانێت لە ئێستاوە بێت کارە دەستیەکانی خانمان ببینێت کە خانمان هەر لە کۆنەوە تاوکو ئێستا توانی ویانە خاوەنی چەندین کاری دەستی جۆرا و جۆر بێگومان هەموو ئافرەتێک پێویستە ئەو هونەرە بدۆزێتەوە کە تایەتی یعنی هەر کەسێک لە ئێمە هونەرێکی تایە ئەم بەهرەیەکی هەیە پێویستە لەوەی خۆی بدۆزێتەوە چیتر چاوەڕێ حکوومەت و خێزان و ئەمانە نەکە ئیشێ بدۆزێتەوە خۆی بزانە لە چیا باشە ئەو ئیشە بکات و بژێوی ژیانی پێ بەڕێ بکات و لەسەر قاچی خۆی بۆستێت پشت بەخۆی کار ئەوانی کە ئەیبینم هاوکارم وێنەکانە گوازێتەوە هەمووی جلوبەرگی قەدیمی کۆنا کراسێکی زۆر کۆنە مەرزیەی پێ ئەڵێن زۆر کلاسیکە خواستێکی زۆر زۆری لەسرە ئەوانش قوماشی نازن بە چەفتە کراوە کۆڵوانە ئەوانش خواستێکی زۆر زۆری لەسرە لە یادی سلێمانیە حەز ئەەکەی هەمووان ئەو جلوبەرگە کوردیان ئەوانەی قەدیم بوون لە کۆنا بەکاراتەوە ئێمە بیپۆشین ئەکید ئەو قوماشە کلاسیکانش تایەت خواستی زیاتری لەسەر ئەبێت. سپاس بۆ تۆ. بەڵێ دیارە خۆشبەختانە ئەو خاتونانی کە لێرە نمایشی تەواوی کارەکانیان ئەکەن کارەکان زۆرن. ڕەنگە پاش کەمێکی تر چەندین کاری تریش ئەبینین لێرە با بڵێن بە کاری هونەری یاخود بە بابەتی جوانکاری ناوماڵ خانمان هەمیشە لە کۆنەوە لە ڕابردۆ تاوکو ئێستا توانیویانە بەدەست و پەنجە ڕەنگینەکانیان لەسەر پێکانی خۆیان بۆسن. ئەم خاتونانەش لێرن. سڵاو لێ بێت ئەم ڕۆژەت لێ پیرۆزەکە پیرۆز بێ لە هەموو لایەک. بە ئەکسوارات بەشداریت کردووە. پەیامی تۆ چیە لەم ڕۆژەیە لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیە بۆ تەواوی خانمانی کوردستان؟ وەڵا پیرۆزباییان لە یەکەم ئەمەوێت ئەوانیش وەکو ئێمە بێنە ناو ئیشەکەوە. پێ دوای ئەم کارانە دەرفەتێکی تەواوە بۆ خانمان کە بتوانن هەم داهاتیان دەستکەوێ هەم لە ڕێگەیشەوە کارەکانیان بە تەواوی کڕیاران بناسێنن. بەتاکی دوایە. زۆر باشە دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس. خۆشی خانیش ئەمڕۆ بەشداری کردووە. خۆشی خان سڵاو لێبێت. ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیت لێ پیرۆزەکەم.
پیرۆز بێ لە سلێمانی شارە حیاتەکە من زۆر خۆشبەختەمە هەموو ساڵێ بۆ یادی سلێمانی کارم کردو ئەڵبەتە مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانم بەڵام ئەم ساڵ وەکو شار بەشدارم یعنی وەکو کاری دەست بەشدارم ئەمەش کارەکانی خۆمە کە سابوون و کرێمی ئیسنسە کان خۆش بێت هەمیشە کارەکانت با بڵین تەواوی ئەو بەرهەمانی کە تۆ خیتە ڕوو لە بەرهەمی سروشتی دروستکراون و لەم ڕۆژە بەشداریت کردووە دەسەکانە خۆش بێت ئەگەر ئەم خاتونەش بەسەرکەمەوە و پێم وا بێت ئەچینەوە لای هاوکاران سلااو لێ بێت ئەم کاتت بژێت هەر بژی بەخێر بێت سەرچاو زۆر لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیە کە ئەمڕۆ لە ناو بینای سەرای سلێمانی لە ناو حوشەی سەرای سلێمانی توانی وتانە کۆمەڵێک کاری جوان ناوازە دەستڕەنگینی بۆ کڕیاران بۆ خانمانی تر نمایشکە بە خێراتن تانەکەم وڵا پێم خۆشە لەم ڕۆژەیە کە هەمومان بەشداریمان کردووە شەڵا هەموو ساڵێکەر بەم شێوەیە بەشدار بین بەچی بەشداریت کردووە کارە دەستیەکانمان بەشداریمان کردووە ئەوەش بەڵێ ئەکسسوارەتی ناوماڵ زۆر باشە دەسەکانە خۆش بێ سپاس بۆ وتەکانتان بەڵە خۆشەویستان وەک ئەیبینن کارەکان زۆر زۆرن زۆر خۆشببختم بەوەی کە زۆرێک لە خانمان زۆرێک لە ڕخراوەکان ئەوانی کاری دەستیەکەن لێرە هاتوون نمایشی تەواوی کارەکانیان ئەکەن ئێمە ناو بەناو ڕاستەوخۆ لەگەڵ سانە ئەبین تەواوی ئەو کارانەتان بۆ ئەگوازینەوە بۆ ئێوە بۆ بینەران هەر بینەرێک لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیە ئەوێت بەشدار بێت ئەتوانێت بێت لە ناو حوشەی سەرای سلێمانی تاوی ئەو کارانە ببینێت خانمان بە جلوبەرگی کوردی ئاڵاواڵا بە کۆمەڵێک سواراتی کۆن قەدیم توانیویانە جلوبەرگەکانیان زیاتر زیندوێتی پێبەخشن و جلوبەرگی کوردی زیندوو بکەنەوە نیش ئەمڕۆ بە جلوبەرگی کوردەواری لەگەڵتانم ئومێدەکەم تەواوی خانمان لە تەواوی کوردستانە بتوانن هەر ئەم ڕۆژە بەخۆشی بەڕێکەن و بەشدار بن لە ناو حوشەی سەرای سلێمانی بۆ بینینی کارە دەستیەکان.